دووبارە دڵگەشت بوومەوە کە هاتینەوە خزمەتە. ئەم شەو هەر بەو شێوەی کە بینیوتانین بە گفتوگویەکی شیرین و جۆرێک لە جۆرەکان پێکەنینیشەوە باز لە بابەتێکی تری کۆمەڵگەی کوردیەکەی. هەڵبەتە ئەم بابەتە لە جیهانە هەیە، بەڵام ئێمە باسی کوردستانەکەین. بابەتەکەش بابەتی چاو. بە جۆرێکی تر لە جۆرەکان من ڤیدیۆی تەنزی برادەرێکم بینی کابرا سارەیەکی زۆر متەواضعی شڕۆڵەی پێیە بە 3 مانگ جارێ نایشوە. ئەڵێی بۆ کاکە بوو، ئەڵێ بەخوا لەبەر چاوپیسی و لەبەر دراوسەکانم. یعنی ئەگەر قەرارە چاوپیسی بەو حەددا هەبێت کە ئاوا مرۆڤ لەسەرم ئەرزەدەی بترسێ، ئەی ئەبێت چاوێک بێ لە ئیلۆن ماسک بە، ئەبێت چاوێک هەبێ لە بیل گەیتس بە، ئەبێ ئەم دەوڵەمانانەی دنیا چۆنی ژیان بکەن. جگەل لەوە بەپێی هەندێک داتای نافەرمی 500 بۆ سەرەوە ملیۆنە لە کوردستانە هەیە. ئەی ئەمانە بۆ لە چاو ناترسن، یا ئەی چاو بۆ لەمانە نایەت. بابەتەکە ئەمەوێ بە جۆرێک گفتوگۆی بکەین کە ئەو بەڕێزانەی لەم بابەتە ئەترسن تۆزێک هێور بنەوە ژیانیان ئاساییکەنەوە. کەلاری تۆڵێکی کۆمەڵێک حادیثمان هەیە لە پێغەمبەرەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کە باس لەوە کات چاو هەیە. ئەسڵی بابەتەکان لە بین زاناکانە بوونەتە چەند بەشێک. هەنێک لە زاناکان باش بابەتی چاویان ئینکار کردووە، وتیانە چاو ئەسڵ وەساسی نییە و هیچ معنایەکی نییە و معناکانیان کردوتە معنای حەقیقی. باش هەنێکی تر لە زاناکان زۆر ڕۆ چوون لە معنا ئەوەی کە بەو معنایی هەموو شتێک ئیتر قابلە تۆ بەرچاو بکەوی و لە ناکایەکە لێو بات و بکەویت و ئانەت زۆر زیادە ڕەویان کردو. هەنێک لە زاناکان لایانی وەسەطی بابەتەکان هەڵبژاردووە کە مەوزوعی چاو ئەوەی کە لە ئەحادیثەکان هاتووە حەقیقەتە، بەڵام کۆمەڵێ مەفاهیمی هەیە، مەفاهیمەکان معنای وەکەوە نییە قەناز بدا لە خەڵکی و یا خەڵک بترسێ شتەکانی سارەکەی 3 مانگ نەشوا لەبەرەوەی کە چاو لێی نەیا و بەڵێ. جایسە من نمونەی خۆشیشم لایە بە صفەتی ئەوەی ئێمە خەڵک زۆر ئەو بابەتە ڕوومان لێکە، بەڵام پێش ئەمە مەفهومەکەی تێبگەینکەوە لەلایەنی شەرعەوە چاو بابەتێک نییە ئینسان مەسەلەن بۆ لە ماڵ نەوێرێ شتێکی بێت یان سارێکی جوان بخاتە ژێری یان خانوویەکی جوان بکە یان ئەم شتانە. ئەسڵی بابەتەکە یعنی هەندێک دەرچە هەیە لە بین عولەما دەرچیان کرۆ بۆ معناکە، ئەڵێن ئەو معنایە معنایەوە نادا کەسێک مەسەلەن شتێکی جوانی هەبێ یەکسەر سەیرت کرد کەسەکە بداتە عەرزا و بمرێ ئەوانە. من دە یەکێک لە وتارەکانە بۆ نمونە وتمە یەکێک لەو معنانەی کە قبوڵێکە و عەقڵ هەڵیەگرێ و معنای ئەوە بێ. ئێمە ئاەتێکمانەیە لە قورآنە، خوا لە قورآنە باسی قارونەکە فەرمێ إذ قال له قومه لا تفرح إن الله لا يحب الفرحين. ئەو کەسانەی کەوا پۆز لێدەن بە مڵک و ماڵی خۆیانەوە یا لە ناخی دڵەوە ئەیانەوێ خۆیان پیشانی فەقیرەکان بن، احتیمالی هەیە بەهۆی ئەوە فەقیرێک سەیری بکە لە ناخەوە بشکێتەوە، خوای گەورە مێهرەبان عقوبەی کەسەکە بدا کە فەقیرەکەی شکاند. ئەوە نییە مەسەلەن ئەها بە مستەڵەحە بازارێکە مەسەلەن ئەها نسبەی پۆزلەیانی خواپێوەکان کەم کاتەوە بەسەر. بەڵێ خۆی بزەبت ئەوە یەکێکە لە دافع سەرێکیەکانی کەوا ئینسان هەوڵبات لە بابەتی خۆنواندنە بە تایبەتی لە ناو کۆمەلگایەکی فەقیر سنوورێ بۆ خۆنواندن. ئەگینا زۆر ئاساییە، خوای گەورە مێهرەبان پێی خۆشە نیعمەت بداتە کەسێک نیعمەتەکەی هەبێ، بەڵام لە ناخی دڵەوە خۆی نەنوێنێ بەرامبەر فەقیرەکان. مەسەلەن ئافرەتێک ئاڵتونیە چێ لای کەسێک ئازانێ ئاڵتونی نییە، هەڵێ وەڵام منەوە ئاڵتونم بۆ کرایە، هەڵێ وا سەفەرەکەم وا سیاحەتەکەم وا پیاوەکەم باشە. هەندێک لە ناخەوە ئافرەتەکە ئەشکێتەوە لە بەرامبەری احتیمالی هەیە خوای گەورە مێهرەبان عقوبەی بات. بەڵام مشکلەی کۆمەلگای ئێمە کاک دەروون ئەوەیە کە لە خزمەت ماوەسانی بەڕێزە باسیەکەم ئەوەیە کە بابەتەکان زۆر چڕ کردوێتەوە بە جۆرێک یعنی هیچ معنایەک بۆ قەزا و قەدەر نەماوەتەوە، یعنی کە ئەنەهوو کە خوای گەورە مێهرەبان کار و کردەوەکانی خوای گەورە مێهرەبان ڕەبتی بە ئەفعالی بەندەکانەوە نەماوە. هەر کەسێک هەر شتێکی بێ بە چاو سەیری کڕێک بە چاو لە ناویەدا و بابەتەکان زۆر قوڵ کردوێتەوە بە جۆرێک کەوای تر خەڵکی هیچ لە هەموو شتێکە ترسێ. ئەم جۆرە ترسەیش وەکو جەنابتیش پێشە ینی ئاماژەت پێی کرد ئەو کەسانن کەوا عادەتەن یعنی شتێکی زۆر کەمیانەیە. من بۆ نمونە باسەکەم ئەمانە ئێمەش کوڕی فەقیرین و خۆش پیاوێکی فەقیرم یانی نە دەوڵەمەندم و ناوانە خۆم بنوێنم لەم بابەتە، بەڵام جاری وا هەیە کەسێکە دێت یعنی لە شتێک ئەترسێ شتەکە لە ناو کۆمەلگا جێ ئەوە نییە خەڵک چاوی تێ ببڕێ. بۆ نمونە من یەکێک لە نمونەکانی ینی بازەکەم جارێکیان ماڵێک پەیوەندیان بە منەوە کرد لەسەرم بابەتە، گوتیان کوڕێکمان هەیە
ماتۆڕێکی سندۆم ماتۆڕی کەوا پێڵە سەوتە بەڵێ سەوتەی پێڵەن لە منتەقی لای گەرمانە جۆرە ماتۆڕە بۆ ئیشکردن کڕوێتی وتی مامۆساگیان ئەم ماتۆڕەمان کڕیوە بەیانیان کوڕەکەم تەمان چاکیەکاتەوە بەیانیان لە خەوەڵسە سولفی لێ ئەیە ماتۆڕەکەمانیش ناکە تم بەڵێ وتی وەڵاوتم زان هۆکار چییە وتم بۆ خوشکەگیان من فیتری ماتۆ بۆ من فیتەری ماتۆڕم تی نەوەڵاڵێم بزان چاو لێمانی داوتم چاو لە تۆ بۆ دەدەگەن ئەوە بیناوە موسارە آخر مۆدەلە لەم کشتە تێدا لەم ماتۆڕە کە تۆ ڕۆژانەی بی بۆ لای فیتەر ئەن نەزرە لە ناو کۆمەڵگایەمە وات لێەکە کە عین تۆ نەتوانی ماتۆڕێ بۆ خۆت بکڕی یا مۆبایلێکی جوانی باشێکی باشە بەشێک لەو بابەتی کە خەڵک ئەم تێڕوانینەی گەورە بووە و ئیتر گەیشتۆت بە حەدی ترس بەشێک لە مامۆستایانی ئاینی نییە ینی بەشێک لە مامۆستایانی من بەشێک لەو فەوزانیە کە لە سۆشیال میدیا بڵاو بۆ تۆ و ترس و تۆ قێنەر وا مەکە وا من پێم وایە هەر مامۆستایەکی ئاینی عالم بێت و زانا بێت بە بابەتی ئیمان بە قەزا و قەدەر و زانا بێ بە مەفهومی زاناکان بڕۆ سەری قەولی قاضی عیاض و عولەمای تر بکە لەسەر مەوزوعی چاو زانا بێ بەم بابەتە نایڵ ناو کۆمەلگا چڕ بێتەوە پێغەمبەر سەڵات سلامی خوای لەسەر بێ خۆی باسی ئەمەی کردووە لەناو مجتەمەعی سەحابامە بڵاو نەبووە کەس نەوێرێ جلێک لە بەرکایان شتێکی جوان بکڕێیان شتێکی مەسەلەن گرانبایە لەوە ئەچێ سنوودارکردنەکە ئەوە بێت کە ئەها مەسەلەن خۆنواندن بەسەر خەڵکە ئەوەم خواردەوە و نەخوارد بۆ شکاندنەوە نەبێنن ناو کەسی بەرامبەر سنوورێک بۆ خۆی دانێت کە پۆز لێ هەر بەڕاست لە ڕێی چاویشەوە کە چاوی بڕێ بابەتەکەت و چاوی لە شوێن شتەکەتە تۆ کە خۆت نواندووە کە پیشانت داوان ئەوەی ترەکەێتەوە بۆ ناخی کەسەکە مەسەلەن بۆ نەباش و بەهەیەک جواب دەمەوە لێرە کاک دەرون یەکێک ڕۆژێکیان ئەم بابەتم باس کرده بوو برادرێک گوتی ئەی باشە ئەی بۆچی حەدیثەکەی ئەڵێ حوشترە خاتە ناو قازانەوە کاتە حوشتر پۆزی لەدا با بە حوشتر پۆز لێنەدا خاوەنەکەی پۆزی پێوە لێیە خاوەنەکەی دێ حوشترەکەی ئەنوێنێ و وا پیشاندا کە حوشترێکی گرانیە لەو سەردەمایەتر خەڵک بەوە خۆی نواندووە کەسێکی کەگەیت کە ناتوانێت ئەوەی هەبێت سەیرێک کاڵێ خۆزگای هەم بووە یان لە دڵۆن لە ناخۆ پێ ئەشکێتەوە کە ئەشکێتەوە خوای گەورە مێرەبان یعنی عقوبەی ئەو کەسە بەرامبەرەوە دەکە ئەمە یەکێکە لە معناکان طبعا ئێمە توانین معنای تر زۆر هەیە لەم مەوزوع هەڵی بگرێ بەڵام کێشەکە ئەوەتانێ مۆزوعەکان بە جۆرێک چڕ کردوێتەوە یعنی خەڵکەوە جۆرەکان هەندێک جار ئەگەر خوا نەخواستە نەبێتە لایەنێکی دینی دکتۆر خانی یعنی هەندێک جار وەزیفە و گەورەی خوای گەورەش بچووگە بێتەوە لەم قەزێ یعنی خەڵک شەکەیە ئەوەندەی بڕوای بەچاو هەیە بڕوای بە خوا نامێنێت ینی بڕوای بۆ نامێنێت بەڕاستی بڕوای بۆ نامێنێت کە خوایەکەی لەسەر و هەموو قەزەکانەوە و ئەم بابەتە بچووکترە لە بیرکردنەوەی ئەم بەڕاستی نایەمە لای تۆ با بزانم لە ڕۆژ ئاوا ئەم مۆزعە چۆنە بەڵێ کاک دڕێن وەلو تۆ بە حسابی ڕۆژاوا ناکەی ومە چەندێکە باسم کردو تۆ 25 ساڵە لێرە نیت بەڵێ ڕاستە بەڵام هەر پێیەکە لێرە بۆ و پێیەکە لە ناو کولتوری لە سیگنالی ئیش دکێ ینی سیگنالی هەر التقاطی دکێ ینی ڕۆژ ئاوات تەسەوری دەر ڕۆژ ئاواژی عینی باشوورە عینی باکووری کوردستانە عینی ڕۆژهێلاتە ئەو سەقافەتێکی عمومیە بەداخەوە ینی مەوزوعی خوڕافە وەختی گۆدا دەکەوێت ناو جڤاکی ئەی جڤاک بێ و جڤاکی مەی کوردژی ناوان جڤاکە دەیە ئەو نەخۆشی ئەو کێشە دێنێ مەیدان تا پرسیارێکی کرد مامۆستا جاسم گەلۆ بەشێک زانیاری ئاینی دەستی واتێ دەهەیە یان نا ینی ئەو ئالیکارن گۆ ئەو خوڕافەت بەلا ببێ ئینتیشار ببێ دقەنەعەتی مدا زۆر مامۆستای ئاینی پشگیرتی ئەو مەسەلە دەکەن ینی پشتگیری ئەوە کات کە بابەتەکە زەقەکاتەوە بۆ دمێژیی خەڵکدا تەسەووری کردە ئینسانێک هەیە خوای تەعالە خۆی تەنازولی کردیەش قووەتی خوا سوڵتەی خوا دایە ئەو ئینسانە مجرد ئینسانێکی ببینێ خودان ماڵ یان ئافرەتێکی کەچێکی جوانی ببینێ یان خودانێکی زێر و ئاڵتونی ببینێ مجرد لێ مەیزە بکێ لێزەریژی چاوی وینا دەردەکەوێ یەکسەر ئەو جەمالی ها دچێ ئەو جوانی دچێ ئەو زێر و ئاڵتون دچێ ئەو مەسەلە دچێ دەبخۆشی ئیشارەت کرد دەستپێکی دەد مقدمەدا ئەگەر ئەوە ڕاستە لە مەداخەوە خەلک مێژی بکار نایێنێ عاقل بکار نایێنێ ئەگەر ئەوە ڕاستە بۆچە ئێستا مەلڤەر دانیشن وما بيلغيست ميزا بكن درد كويسر تلفزيون نيزيكي 400 مليون انسان لتماشا ديكي معو 400 مليون انسان دو كسنين ويكسر فقيري بكن
زۆری کەس هەیە گەنجەکانی ما زمانێکی دە زمانی ریال و بەرشەلۆنادا حزب مسی و ڕۆناالدۆ دەکردن کەسین گۆ پشگرتی بەرشەلۆنا بوون حەزلی ریال نەبوون ژ ڕۆناالدۆ عاجز بوون بۆ چ مەیزە ناکردنەوە ئەو ماچە و لینگی ڕۆناالدۆ بشکێنن یانێت بۆ ئەگەر ڕاستە ینی لكن بەداخەوە مخابن ئەو سەقافەت ناو خەڵکدا بەلا دەبێ دقەناعەتی مدە هین کەس هەنا ینی مامۆستەین گۆ ئەملوان دەکن ئاینی ئەوژی دوو قسمن ینی قسمێکی هەیە دقەناعەتی مدە فقط مجرد ناویوی مەڵایە ناویوی مامۆستەی ئاینیە نە ئینسانێکی علم خوندەیە ئەوە کردە بۆ خۆ بەرجەوەندی ئەوە بۆ خۆ کردە مەسلحات و ئەمڕۆ ئەڵمانیا زۆرترین کەسێکی کورد ئەو ئیشە دەکێ یعنی ئەڵە وەکیلێک خەستەخانە بەکردە یعنی ئەز هەگەر ناوژی بکاربێنم بۆ من زۆر احتیادیە بەرکی احتیمالە دعوەکی ئەڵمانیا بۆ من ڕاکە یعنی زۆر ئشکال نییە ناونیشانی من نەروجە دکارێ دعوەی قانونی بۆ مراکێ مەڵعالی کەلک مەڵعالی کوردستان ئێستا ئەڵمانیا خەستەخانە بەکردە سلوتاتی ئەڵمانی لێ دیگەرن ئەو ملەتە حەمد خاپێنم بن ناوی چعب بداخەوە ئەوە مەسەلەکی زۆر گەورەیە من شخصی من مامۆستا جاسم ئیشارەتی کرد و درەیە عولەما هەیە دقەنەعەتی مدە من لە مەسەلە مەیزە دەکەم وەکی گو ئیمامی غەزالی مەیزە دەکێ ئیمامی غەزالی فەرقی ناخێنا بەینا چاو و حەسەد دەبێت چعب و حەسەد دوو کەلیمەنە لەسەر یەک معنەیە تێوێ واتێ تێوێ معنێ ئینو تشتێک نینە مینا لێزەر مینا ئاداتێکیژی چاوی ئینسان دەرکەوێ ئەوە مەسەلە گرێدایە بدلی ئینسان دەبێ گۆدلی ئینسان حەسوودی بکە ئەو حەسوودیژی عملیکی طبیعیە نۆرمالە حەز ناکە خودی تەعالە ئەو فەضلیها للئینسان کردە ئەمڕۆ پێشکەشوانێکی لەسەر ڕووداوی کاریتە هەیە ناجحی پێشکەتووە من حەسوودی دەکەم بۆ چێتە دەرکەتیە سەر تەلڤیزیۆن بۆ چێتە پێشکەتیە من حەسوودی بم أو حسودي زراري التناكي أو شعب زراري التناكي أو حسودي أو شعبي زراري المدكي مندك من هندروي خدا من ديالكت مدد بيجن هندروي خدا دصوتم من هندروي خدا دبرتم كنجي زراري أو شعو أو حسد التهيا شون آيات القرآن بيروز بيجي ومن شر حاسد إذا حسد إمام قرطبي تفسير دكيد أو مسألة ده دبي من شر حاسد إذا حسد دمي من برياردا نتيجي حسدي من بوتا نتيجي غيرتي من برياردا من جراك كك دورني بشكينم در كمان بلاني داينم دقين جا بقرم الجعداء بكفنا بيش يا دوريني داغ أو ما بقوتن ينجي من الانترنت الفيسبوك التيك توك إشاعتي بلاكم شرفي وحاشا ناموسي وينا بشكينم أو كاركي براكتيكا كاركي فعلية كاركي عملية وكسكش لسر خودك أو جي يعني جناهك زور مظنة يعني حديثي بيخنبر عليه الصلاة والسلام هيا دي بيجي لا يجتمع في قلب عبد الإيمان والحسد دلي إنسانك ده دلي عبدك ده ممكن نينا إيمان وحسد كوم ببن جبرقو حسد شيء حسد نرازيبون برياري خوا نرازيبون بدياري خوا يعني أمره وقت يقول من حسد يتدبن بوش حسد يتدبن خواتا أو بيش هدية دايتا من نقد لخواك ديمك من نرازي من الأمر خوا يعني ديمك من اعتراض الأمر خوا هيا وحاشا أوام موضوعك دا عقيدة دا بهوري دا زور خطرة يعني دكتور جان بو بيكنيت خوش ژنەفتنی ڕاستی خۆش باشە بۆ ئەم کۆمەڵگەی ئێمە یعنی ئاوا دیلی هەندێک وەکو دکتۆر وتی هەندێک خورافا بێت و ئەمە کاتە سەرچاوی دواکەوتنی خۆی و ئەم خورافەیە وای لێ ئەکات ئەمەی تردی وە کۆمەڵناسیەکەی تۆیە درۆی پێکات یعنی کورد دەڵێ عوزر لە قەبعەت خراپ یعنی تۆ لەبەری ئەوەی کە تۆ هەندێک برادەر هەیە ئەچی هەر ئەڵی چۆنی بەخوا ئەمڕۆ هەر لە زەرەدا بوو بەخوا ئەمڕۆ سەعات دە دوکانم کردەوە ئەوی فرۆشتومە زەرەدا بەخوا نازانم سایارەکەم دوێنێ شکا بەخوا پێرێت چوون بۆ هەولێر لە ڕێگەت زەلامێک سەیری کردم تایەکە تەقی یعنی هەر نەوتوە سەلام عەلەیکم بۆ قەرز چووی بۆ لای یەک دنیا درۆ بۆکە لە پێناوی ئەوەی کە عەلا ئەساس چاوی تۆ لەو نەیە یعنی جاران خەڵک کوڕەکەی لە خارج هاتۆی شاردەوەی با خەڵک نەیبینێ سپی بۆتەوە بەڕاستی تۆڵی چی ئەگەر ئیجازەت فەرمووی من لە هەشت خاڵا بە کورتی باسیەکەم لەبەرا چاوپیسی چییە چاوپیسی ئێمە وازانین ئەگەر خۆشەویستی بێ ئەگەر ئێرەیی بێ ئەگەر دژمنی بێ ئەگەر هەر چیەک بێت
نعمەتێک بەدەستی کەسێکی ترەوەی کەسێکی تر پێیە بڕوانێت چی بە عام چی بە غێری عەمد لە چاوی ئەمۆ لە ڕوانینی ئەمۆ بەڵایەک تووشی ئەبێ وەکو لەیزەر وەکو قەناس وتیان ئەدا لێ تەواو لە ناوێ بات و ئەگەر ئەمە بوو بە فکر تەواو لە کەسەکە کاریگەرە چون ئێمە چیرۆکێکمان باوەڕ پێکرد بەو چیرۆکە ئەژین وەختێژن مێردەزمە چەمێک مێردەزمە هەیە باوەڕ پێکرد شەو لەو چەمەوە ناڕووی بە هەروەکو خاڵێک دۆستێکم لە شاخێک و بۆیسانێکی کردو نێزیکی دیهاتەکە و بۆیسانەکەی زۆر جوان و هەر ئێوارە چوتی ئەوە من ئەڕۆمەوە کلی لە کەس لەوێەوە دانیشن و ئەوە ئاگرو نەوتم ئەی شەو لای بۆیسانەکە ناوەسیوتی نەوەڵاوتم بۆ وتی داومە دەستی مێردەزمە وتم چۆن وتی مناڵی ئەم ئاوایی مەترسانەیە لە مێردەزمە و کەس ناچێ بەلای ئەمە خاڵێکە ئێمە بەرچاوی بکەین کە باوەڕێک دروست بوو تۆ بێژە غەڵەتی چێ هەموو باوەڕەکان دروست نییەن باوەڕێک دروست بوو با غەڵەتی شوێ کاریگەرە بێت بۆ نمونە من ئیسا وازانم جومعەس باش وەختی وابزانم جومعەس ناچمە سەر وعدەکانم پشوو وەرەگرم با غەڵەتی شوێ یەکشەمەیە وەلی من وەکو بۆ تۆ جومعەیە ئیتر دوایی بەرکەوتنی خەڵک نیشانەدا هەڵەوە باوەڕەکەی ئەی مسی بۆ قولی ناشکی ئەی بلگەیتس بۆ هەڵناشکی ئەی ئەوانەی بە ملیێنان بە میلیاردها کەس لە جامی جیهانیات ماشیانەکەن بۆ خەڵکیش خەریکم دەکەن لە قاچیان پەلامیان ئەی بۆ هیچیان لێنایە ئەمە هێمە بەری ئەوە خات فکرێ بکەینەوە لەسەر بابەتەکەمان بۆ یەوتم لە هەشت خاڵامە یەک خاڵیان خاڵی دووەم ئایا هەر ئێمەوەین تا بخێنە سەر مەلاکانمان بخێنە سەر شێخەکانمان جەهانگیری بوونی چتەکەیە نە پێش نە ئێستا و لە ناوی ئێمەی کووردا و لە ناوی مسلمانانە بەر لە ئێمەش لە ناوی یەهودی چا بەر لە ئەوانیش ئێستاش بڕۆ لە جێگەکانی تری عالەم قبرس یونان من ئەسەن باسی وڵاتە ئیسلامیەکان ناکەم بڕۆ لە ئەو وڵاتەکانی تر ئیسپانیا مەقدونیە باڵکان هەمویان بڕوایان بە چاوپیسی هەست بۆ ئەو ئازیزانە حەزەکەن بە دوایان بابەتە بچن ێژم بڕۆن کتێبی شاخەی زەڕینی جورج فریزر بخوێنەوە 10,000 ساڵ چیرۆک و ئەفسانەی بەشەر ئێژێت کە لە هەموو قەومەکانە دووپاتە بێتەوە وە شتێکە 10,000 ساڵ پێشینەی بوو وەکو یۆنگ گێژێتی ئەوێتە ئولگۆیەکی کۆنە لە مێشکی بەشەرا بێ ئەوە بزانی فکری پێەکەیتەوە من بێ ئەوە بزانم کوردم بە وشەی کوردی فکرەکەمەوە بۆیە ئەمە تۆ نازانی چوەسە شعورتەوە خەریکە ئیشەکەەوە ئەگەر کەسێکیش بێ پشتگیری ئەوە بکە و گەرمی بکە و تینی پێ بدات ئیتر کاریگەریەکە لە ژیان تا بێت درۆ بکەی بێژی من هەژارم بەدبەختم نەکو ڕاست بکەیت و تووشی بەڵایەک خاڵی سێهەم کە حەزەکەم باسی بکەم باسی علەت و معلولە ئەم جیهانە بە علەت و معلولە چه قسەی هیوم ناکە میسال لەسەرەوە قسەی کرەوە لێ 8 میلیاردەکە چەندێکی هیومە 7 میلیارد و 900 ملیۆنی باوەڕێەوەی هەر عمەڵێک علەتێکی و معلولێکی هەیە بۆ ئەبێت کابرا لێوێ بنشێتە قڕ ئەمە خاڵی بەعدیە بە چاوی من وا دیارە من علەتم ئەو معلولە دەی باش ئەگەر عەداڵەت بێ گوناحی ئەو هەژارە کە مانگای ئەمرێ کوڕی ئەکوژرێ ماڵی ئەسووزێ وڵاتی ئەڕوخێ لەسەر منی علەتە دەی بۆچی خوا ئەم هۆکاریە ناسە وجودی من بەبێ گوناح چاوی من ماڵی مەردمەڕ بێنێ ئەمەتەکی عەداڵەتی خوا چۆن یەکەگرێت ڕاست من بڕوام نییە بەوە و عمەڵ و مەسئولیەتیش باشە ئەگەر کەسێک لێنە بێژن چاوی تۆ کوشتێسی هیچ دادوەرێک هیچ عاقلێک منەگرێ لە بەرەوە ئەو مردوو لەکوێی دادگا هەیە زەلامێک مردە بێ بڵێن وڵا بە چاوی جاسم کەلاری مردووە بەڕاستی خاڵی شەشەم نەزەریەکی دەروونناسیە برنای دوای نەڕێژێتی باسی تیۆری ئیسنادە ئینسان بۆ سەرکەوتن و بۆ دواکەوتن وەختی سەرکەوتێژن بۆ سەرکەوتی 8 بەڵگە تێرێتەوە یەکێ لە 8ەکە ێژن بۆ ژێرکەوتی 8 بەڵگە تێرێتەوە ئەو بەڵگانە تێرێتی کاریگەری هە لە سەرکردداری وەختی ێژی بۆ سەرکەوتێژی چون هەوڵمدا سەرکەوتنەکە سەربەرزیی بۆ خاسەکەەوە لە وەختێژی بۆ سەرکەوتێژی شانسم بوو ئیتر تۆ سەربەرزی بۆ دروست نایە چون شانس بوو یا وەختێکێژی بۆ سەرکەوتێژی غەشیان بۆ کردم سەریان خستم تۆزی شەرمەزاری شەشە ڕوو تێ بکە کاتێەوە نیە من ئەو نەزەریە بێژم ئەتریبی و شنتیری کەسانێکە حەزەکەن بچن ئەو تیۆریە بخوێنەوە 8 بەڵگە هەیە بۆی بۆ کەسەکان وا سەر ناکەون بەڵگەیەکی باشەوە سەر بخێتە سەری خەڵک چاوی پیس نەیە ویستم ئەو قسەیە بکەم دکتۆر مثلا قەی ناکە ئەو بابەتەکانیش بێژم تەواوی کەم جا بێمە بێژم با کۆی خێتە سەری کەسێکی تر کە خستە سەری کەسێکی تر تۆی تر شەرمەزاری هەست پێ ناکەی تاوانباری هەست پێ ناکەی گوناحکە تەواو چاو لێدای و خەڵکیش باوەڕیان هە بەم قسام ئەفسانەی درێژخایە مادامێ باوەڕیان پێست و خۆتی خلاص کرد وەلی ئەمە هینی ئینسانی سەرکەوتونیە هەر نەتەوەیەک زۆر بەمە باوەڕیان بێ با لە ئەوروپای چاون نەتەوەیەکی دواکەوتون چون عمەڵ و فعل لێ
مامۆستا جاسم یعنی دکتۆر یعنی دەردی تۆ باسی میسی و ڕۆناڵدۆ کرد یعنی باشە ئەم وڵات رووسیا ئۆکرانیاوە نزیکی 2 ساڵە بێ یاویانە بەیەکە یعنی رووسیا 4 پیاوی چاپی شک نابابیان مال کوردستان مال کوردستان بدهی هزاری شهید دان حتا گو امر و گشتن آزادی قالوا اوقع زمن ده 4 پیاو نبود گو صدام يعني جي امره لسوريا اوقع كيشهيا الولاطين دي اليمني كيشهيا لليبيا كيشهيا قالوا الدحى بدو انسان باش انسانيه درونيه خلا اخركش خلا اخرك كزور ترين كاريغري لسر بیرۆکەی نەتەوەکەمانە ببێت لەو سەر بیرۆکە ئینسان خورافات چییە؟ ئێمە لە ئازمایشگا خورافات دروستەکەین بە مشک و کۆتر. دوای ئەوە بە بیرۆکەی ئسکینر مشکێکمان فێر کرد دەست بنا بە دگمەیەکە تا خۆراک وەربگرێ لەو قەفەسە دەری تێرین هەمووی مشکەکان لەوێ فێرەکەین وەک چۆن بە شەرەکان تەرافیک لایتی سوورەبینن ئەوێسن لە چوارڕێکانە مشکێک فێرەکەین برسیەسی لەو قەفەسە دەست بنا بەو دگمە خاڵێک گڵۆپێک ڕۆشنێ و دوای گڵۆپێکە خواردنێکی دەینی ئەم مشکە دوای ئەوە فێر بوو 100 مشکوا فێرەکەین لە 100 جێگەی جیاوازە هەرێکی خەینە قەفەسێکی تر دەست بنا بە دوگمەکە و دەستی پیانە ناخۆراکی نادرێتێ مەگەر کاتێکی تایبەتە لەو کاتە ڕەبوو هەموو قەفەسەکان بەیەکۆ خۆراکیان نەدرێتێ لەبەرا گڵۆپەکە ڕۆشنێ و لەولا خۆراکەکە ئەم مشکە دوگمەکەمان بۆ لاوردێت ئەویش نازانێت لەم قەفەسەها چی بکە ئەگەڕێ بە دوای ئەوە چی بکەم خۆراکەکە وەرگرم یەکێ دنوکەوەشێنێ یەکێ قەپەگرێ یەکێ ئەخەوێ یەکێ قاچێدا لەسەر یەکێ باڵوازەکە ئەگەر کۆتر بن ئەگەر مشک بنیش کارێکی تر باشە لە کاتی خۆیان بۆ نمونە لە 9 دقە هەمویان خۆراکیان نەدرێتێ 100 مشک لە 100 قەفەسە یا 100 کۆتر لە 100 قەفەسە بەپێی ئەوەی ئاخرکارێکە کردبێتی کە خۆراکەکەی وەرگرتووە ئازانێ هۆکارە و ئاخرکارەسەکە ئەو خۆراکەی بەسەر لەو کاتا پاڵکەوتەوە باڵیش هەرچی کردو ئەم جارێکی ترێ خێنەوە قەفەسە گڵۆپەکە ڕۆشنەکەینەوە کارەکەات هیچ علەتێک نییە ئەو کارە بۆ خواردنە بەڵام ئەوە کاتە علەت بۆ خواردن بۆیە وەختێکانە پەردەی قەفەسەکان لادەین گڵۆپەکە ڕۆشنەکەین 100 مشکەوێنین بە 100 کردارۆ 100 کردداری جیاواز یەک کردارمان فکرن بەڵام ئیساس ئەم کردارە پێ ئەڵێن کردداری خورافی چون ئەمە علەتی هیچ ڕفتارێک نییە ڕفتارەکە خۆی ئەکرێت ئەمی چه علەتی نییە بەڵام ئەو لە مێشکیا ئەو وازانەی ئەمە ێژن پێ سوارەکە ینی محرکەکە و ڕفتارەکەی یەک کۆسڵ کرد جا ئیسا منی هەژار ڕوودا بۆ هەموو کەسێک ڕووەدا منیش ئەم چتە تازە بۆم دەستکەوتەوە زۆر پێم خۆشە سیارەی گشت کە سێشکێکە هەموو ڕۆژێ بشکێ باشە بەڵام سیارەکەی بەیانی شکێکەڕێ بە دوای هۆکارە لە هیچ هۆکارێکی فیزیکیان ناگەڕێ بە دوای هۆکارێکی متافیزیکی ئاگەڕێ چون متافیزیکیەکان فەلسەفەی زانێ لێک نادرێت ناسەلمێنرێ وایە ئەیناتە ملی چاوی دەراوسەکەیان و بەم شێوە گەردوو نەفەریشایەتی بۆ ئەو دەراوسێ بەدبەختیانە لەمەوە بگا بە هەرکێ پشتی ئەڵێن چاوی پیساوە باش دکتۆر من ئەمەوێ یەک شت باسکەین یعنی هەمومان بە کوردی قساکەین و فەلسەفەی بەردامەکەش ئەو بوو هەر لە جوگرافیایەکی کوردستان جەنابە لە ڕۆژهەڵات جەنابە لە باشوور جەنابە لە ڕۆژئاوا و تقریبا نمایندەی باکووریشی باشە بە کوردی قساکەین و دەستخستنە سەر برینەکان و هەڵانەوەی برینەکانمان پێم وایە ئەرکە وەک لەوەی کە بە ناوی ئەوەی کە عیبە بێت دایپۆشی ئەم بابەتا چینە شوێنێکی تر مەسەڵەن پێدوانیە وەکو میلەت هەمیشە بە دوای موبەڕیرەکە ئەگەڕین بۆ کێشەکانمان مەسەڵەن من ئیش ناکەم ئەڵێم چاو لە یاو من پارە پەیان ناکەم ئەڵێم چاو لە یاو ئەمە بۆ موبەڕیری تر نابین هەتا ئێستا ئێمە فێر نەبووین ئەوە بامژاری بەرنامەیەکی ترە هەتا ئێستا فێر نەبووین دەبە ئاوەکەمان خوارد ئەگەر کامێرای لێ نەبێ ئەگەر خەڵکی لێ نەبێ بگەڕین بۆ تەنەکەیکی خۆڵ تێکین ئەژڵین نابین بە دەوڵەت یعنی ئێمە یەک دنیا هەنگاومان ماوە بۆی کە ببین بە مرۆڤێکی کامڵ ببوورە کەواڵێ ئێمە دەسەخینە سەر برینەکە چکۆنە برینمان داپۆشیوە خانی هەمووی بۆگەنی کردووە لە ژێرەوە یەک کەس هەڵی نایەوەتەوە هەڵینەوە بابزانین کێشە و گرێ و گۆڵەکانمان چییە ئەم بابەتی چاوەش لە توێ پرسم پێ دوانیە ئەمە جارێکی تر ئێمە وەکو میلەتی کورد یەکێکە لە موبەڕیرەکانی ژیانمان کە هۆکارێک بدۆزینەوە بۆی کە درۆ لەگەڵ یەکتریا بکەین هۆکارێک بدۆزینەوە بۆی کە شکستەکانمانی پێپینە بکەین هۆکارێک بدۆزینەوە بۆی کە تەندروست نەژین
وایە دروستە طبعا ئێمە بێگومان جنابی دکتۆر خانیش ئاماژەی بەوە کرد خوازای بداتەوە بابەتەکەی لە چەند خاڵێکە پوخت کردەوە یەکێک لە هۆکارەکان تەبریر هێنانەوەیە بۆ ئەوەی کە ئینسان کاتێک مەوزوعێک دێتە پێشەوە بە تەبریرێک بە شتێک خۆی لێ ڕزگارکە ئیسە مەسەلەن جاری وا بووە ڕووداوێکی خەتەر لە بینی عایلەیەکە ڕووی داوە بۆ ئەوەی معالەجە بکرێ بابەتەکان کرۆتە سحر ئەوە ئیشەڵا لە کاتێک لەوە باسێکی بکەیت یان جنۆکە یان چاو یان ئەلموهیم ئەبێ شتێک بدۆزینەوە کە کەسەکە قەنەعەتکە من خۆم بۆ خۆم کاتێک کە کەسێک لەم مەوزوعانە دێنە لای من پرسیار لە منەکەن یەکسەر ئەو پرسیارە میتافیزیقیانە باسەکەن من یەکسەر لەگەڵیانە ئەڵم کاکە دەرچوە لەم باسانە بێرە سەر واقعەکە ئەم خۆت مەشغوڵ مەکەران باسانەوە ئەمانە زیاتر دەرتەکە لە واقعەکە واقعەکەی تۆ ئەمەیە بۆ دوای تەبریرە مەگەڕێ هەنێ جارەیە طبعا ئەم بابەتە دوو جۆر خەڵکی تایە خەڵکێکی تایە هەر بەڕاستی بە دوای تەبریرە ئەگەڕێ بۆ ئەوەی پەردەپۆشی خراپەکەی بکە هەیە یعنی کەسێکە مغرزە یعنی مبەڕێکی زۆر باشە کەس ناتوانێت هیچ یەڵا فەرموو یەک بەڵگە نییە یەک بەڵگە بێرەوە ئەڵێ کاکە با پرسیار لە مەلاکەن پرسیار لە منەکە قەنەعەتی بە منەیە واش ئەزانێ یعنی حەسەکەم ئەم قسەی منە بمێنێتەوە ئەو خەڵکەواتیەکە ئێمە ڕاستەخۆ پەیوەندیمان لەگەڵ لەوح المەحفوظی خوایە هەیە خوا شایدە تەلەفۆن بۆ ئێمەکان لە مامۆسا ئەوە ئێمە فڵان شتمانچی ئەو هۆکارەکەی چییە ئەڵە بداتە تۆ وا ئەزانیان بابە تۆ وا ئەزانی من لەگەڵ ئاسمانە پەیوەندیمەیە منیش وەک تۆم چوزانم تۆ لە من یعنی ئەگەر من هەر درۆیەکی بۆ بکەم باوەڕم پێکە ئەڵێم حەزەکەی درۆت لەگەڵا بکەم بتخەڵەتێنم پێت خۆشە نەماوەسە دوور لە تۆ ئاخر تۆ داوای وام لێەکەی کاکە تۆ داوام لێکەی درۆت لەگەڵا بکەم والله هیچ کەسێ نازانێت و تەلەفۆن بۆ هەر مەلایەتریش بکەیت و بڕۆی بەلای هەر مەلایەکی تر نازانێت جواب بداتەوە لەبەرەوە من ڕاستی پێتەڵێم ناتخەڵەتێنم ئەم بابەتانە پەیوەندی بەو مەوزوعەوە نیە ئەمە بابەتێکی واقعی خۆتانە ژنومێردێ خۆی ئەگەر پەیوەندەکەیان تونگ و تۆڵ بێ چ چاوێکی نییە مەوزوعی چاو نیە هزار ژنومێردی مەشهور لەم دنیاە هەیە هەر باسی میسی ڕۆناڵدۆمان کرد بخوانەی بڕێ بە سێ چوار مناڵەوە خۆیانەکەن بۆ مەلعابات 10,000 کەس بەس چەپڵیان بۆ لێە و چەند ملیۆن کەسێکیش بەس سەیریانە ئەنجا کاک دەرون بەڵێ ئەنجا کاک دەرون یەکێک لەو مەوزوعانە بابەتی چاو و زەواج یعنی یەکێک لە زۆرترین بابەتەکان کە زۆرجار ئافرەت بە تایبەتی مەوزوعی چاو لەناو ئافرەتە باوە ئەڵێ مامۆستاگیان زەواجم دواکەوتۆ بەرچاو کەوتوم ئەڵێ مامۆستا یعنی زۆربەی ئەم حاڵەتانە ئەڵێم کاکە بۆچی بەرچاو کردی هۆکاری بەرچاو مەسەلەن بۆ تۆ سێ چاو هەیە ئەو دوانی هەیە چاو لێبدا تۆ چەنێ لەو خەڵکە جوانتری هی وایە سەدەونەی تۆ جوانترە و چاو لێن داوەش زەواجی کرێ بۆ دایما یعنی ئەوانی کە جوانن زووتر معنی وایە بۆیە جوانەکان کەس شوینە کراکشی بە چاو دواکەوتایە مامۆساقەی ناکەوەکو خاڵێک من وەزانم منیوەسە بەرچاو نەکەوتێ لەبری ئەوەی چاو دکتۆر تۆ هەر دایما ئەم فکاهە خۆشحالت بەخوا ڕێکەدا لە هەدەوەی بەخوا هین پێ چاوی ئەگەر بەرچاو بووە ڕاستە ئەنجامە بەستم بزانە یعنی تێبگەیە بەڕاستی حەزەکەم لێرەوە ئەم پەیامە بگەیتە هەموو شوێنەکان یعنی کاکە واز لە مەلا بێرن تەلەفۆن بۆ مەلامەکەن لەم بابەتانە مەڵن مامۆسا بۆ زەواج ناکەم هۆکار چییە یعنی تۆ گەرەکتە یعنی من کەسێکم نامێت تۆ بخەڵەتێنم کاتی ڕاستەکەی پێڵێم قەناعەت ناکە من حاڵەتە هەبووە هاتۆتە لام ڕاستەکەم پێوت وتما ئاگادار بە قەناعەتی کرۆ لایم دوای چۆتۆ بۆ ماڵ ئیتر نازانم ئایا کەسەکە غەڕەزێکی لە پشتەکە هەیە یان هەر بە قەناعەت پێی وا بووە من لە بابەتەکە نازانم کەسێکی تر لە ێزانێک کە پێی ئەڵێ کاکە گیانەمەی تۆ من ئەزانم ئەمە تۆ سحرە ئەمە تۆ جادووە ئەمە تۆ چاوە ئەمە تۆ نامچیە بەبێ ئەوەی هیچ لە مەوزوعەکە بزانێ ڕەجمی غەیبەکە قسە لە بابەتەیەکە هیچی لێ نازانێت لە خۆی وە قساکە ئەمیش ڕێک قەناعەت بە قسەی ئەو مەلایەکە کە ئەی خەڵەتێنێ من ڕێزمەیە بۆ مامۆسایان یانی دڵنیام ئەوانەی کە ئەو قساناکەن مەلا نین کەسانێک ئەچن بەو بابەتە ئەچنە ناوە مەوزوعانەوە کەسانێکن علمیان بە شەرع نییە خۆیان نەسب کردووە بە ناوێکی تر خۆیان ناوناوە مەلا بەداخەوەی سەر ناو کۆمەڵگایەما بە گشتی واڵن بەڵێ ئێمە باسی دکتۆری ئەو بەرەڵە دکتۆری ڕۆژاواڵن باشە ناوتەنێم دکتۆری ڕۆژهەڵات و دکتۆری ڕۆژاوە من دکتۆر هەر نییەم هەر خانیجا باشە دکتۆر باسی ئەوەی کرد کە ئەم بابەتە یعنی تقریبەن دەرەوەشی گرتووە من ئەمێ هەر لەسەر میلەتی کورد قسە بکەین یەکێک لە نەهامەتەکانی میلەتی کورد کاتێک ئەچێتە وڵاتێکی تر مەسەلەن ژینگەی وڵاتێکی ترە بینێ بە هەموو پێشکەوتنەکانیانەوە تەبەن منم قسەیم بۆ سیاسیەکانیشە سیاسی هەیە نزیکی 60-70 ساڵە لەم باشووری کوردستانە 50 ساڵ پێش ئێستا ئەوروپای بینیەوە 50 ساڵ پێش ئێستا حەزارەت و بیناسازی و چی بینیەوە عادەتەن کورد ڕەوەندی کوردی کاچێتە دەرەوە ئێستا لە هەموو وڵاتانی دنیا ڕەوەندی کوردی هەیە بە تایبەت
ئەوروپا بەڕاستی یعنی هەر زۆر سەیرە من برادێکی خۆم ینی زاوای برادێکی خۆم ماشەڵا پیاوێکی کامڵ لە تەمەنی ئێوەمانانە بە کاملی قەناعەتەوە پێوتم وتی کاک دەروون وتم چۆن 20 ساڵە لە ئەوروپای تو هیچ نییە کاک دەروون چاو نایە یعنی وتم تۆ 20 ساڵە لە وڵاتێکی پێشکەوتووی دنیای بڕاو بە چاوەیە ناوی دەسێمە ئەو پەرداخابێ بەخۆم یعنی کورد بۆ ئیسفادە لە پێشکەوتنەکانی دنیا ناکە بۆ کەیەتە ئەوێش وایە ئەم شتا یعنی هەمان بە عەقڵی کوردستانەوە لە ئەوروپاشەژی و لەوێش هەر بڕۆیان بەم وەکو خرافە باستان بەێ ئەمە دەبێژن بازاری خوا زۆر مەزنەژی ینی لە ئەوروپا لە پەنابەری لە دیاسپۆرا ینی ئەو بازارێکی زۆر گەورەیەژی ینی زۆر ئەم من کەس ناس دەکەم مەڵانە مامۆستای ئاینینە ژوەڵات دەتێن نانێ بتایبەت ئەگەر من بەحس بکەم ژ باشوور تێن وژ با کورتێن تایبەت بۆ ئەو ئیشتێن لە باکوور و باشوورەوەیان بۆی کە لەوێ ئەو ئیشە من ئەگەر نەبوو مەسەلەی شەرمی بێ ناوژی بەحس دەکەم ئەگەر نەبوو مەسەلەی شەرمی بێ من ناوژی بەحس دەکەم بەس مەقسەد بۆ چییە مەقسەد ئەنو ئەو مشکلە بۆ کوردەکانی ئەو کوردەکان مەقسەدی بۆ کوردم بەحسە ملەتی باشقە ناکەم دکتۆر خانی ئیثاری علمی نفسی بەحسی کرد و گوڵات ناو عەرەبا دەژی هەیە ناو تورکەکان دەژی هەیە ناو پاکستانیش هەیە بەس ئەمە بەحسە ملەتی کورد دەکەن مخابن ئەو کێشە ئەو نەخۆشی ئەو ئێش ئەو موسیبەت کارم ناو لێ بکەم چۆن ئەمڕۆ وڵات هەیە باشوور باکوور ڕۆژ ئاوا ڕۆژهڵاتی هەیە عینی وێنا پەنابەری هەیە لە وڵاتی ئەوروپا هەیە میلەتی مەی کورد دەمێ گۆژ وڵات دەرکەتی هاتیە ئەوروپا عینی مشکلە گەل خۆئانیە احتیمالە وەک گۆ مامۆستا ئیشارەت کرد و ئەنجی وەژی ئیشارەت کرد لە تشتێکی دگەرێ بار سەرخۆ سبک بکەیت بڵێ خەتای ئەوە ئەو خەتای ئەوە ولكن من قەنەعەتی مەدە ئینسان کوری بیئەتی خۆیە ئەو بیئەت من نەرینێ من هەنێکی جودانە یعنی بتایبەت باکوور و ڕۆژ ئاوا ئەو بیئەت مامۆستای ئاینی دروستکردنا یعنی حتا زەمنێکی کەون ینی بەرگی 30 ساڵ 40 ساڵ ئی هەری زانت ناو جواکی دە مامۆستای ئاینی بوون کابرا کوری وی نەخۆش دەکات دەچوو جەم شێخ محتاجی ئەی کار بە دەچوو جەم شێخ باشە من قسەکەم ئەوەیە یعنی چۆن سیاسەکانمان کوڕی کۆمەڵگەکەن نمایندە و دروستکاری کۆمەڵگەکان مەشخارج نانیە ئیستیرادی نەکریاوە مامۆسایانی ئاینیش نمایندەی کۆمەڵگەکەن بۆیە بازاڕەکەیان و قسەکردنەکانیان بەشێکیان بەپی کۆمەڵگەکەیە ئەوە تا مامۆساڵێڵێ هەندێک کەسێ حەقیقەتەکەی پێڵێ گوێ لە تۆ ناگرێت تەلەفۆن بۆ ئەو کەساکە کە باقلیان بیرەکات گوتنێکی ینی مەتەلۆک ئەم دەبێژن مەتەلۆکێکی عەرەبی هەیە خەڵکی شام باش دەبێ یا بەخت من نەفع وستەنفع ماڵی وی ئاوا ئەو کەسێک گۆ فایدە لمە بکە و میژی فایدە لێ بکەم تقریبا بووە عینی مەسەلە جڤاک فایدە ئەو مامۆستای ئاینی دیکە ئەگەر جائز بێم مستەلەحی مامۆستای ئاینی ئەملوان کەسا دروست بکەم یعنی نازم احتیمالە ما دوور دە زۆر خەتاژی دەبم یعنی نازانم و ئەو کەسی گۆ من ناوی مامۆستای ئاینی تەجاوزەن لێ دکەم ئەوژی فایدەش ئەو جڤاک دەبینێ چۆن مامۆستا جاسمی ئیشارەت کرد زۆر کەسی تەلەفۆناوی دکە بۆ منیش زۆر کەس تەلەفۆن دکێ مامۆستا بۆ خوا بۆ من کتاب مەیزە بکە کتابێکی مەیزە بکەم والله ئەو کتاب ئەگەر بۆ وەها بێ بۆم خواست مەیزە بکەم یعنی ئینو کا بۆ مستەقبەلی من بۆ پێشەڕۆژی من مەسەلی زەواجدا ڕەبتی بوومە بۆ مەسەلی ئیش و کار و بینکەتمە بین چاودا کتابی مەیزە بکە ئیکاکە وەڵەش بۆ ناخوا ئەگەر ئەو کتاب لە کودرەیە لە کودێت چاپ بووە لە کوژان پرتوکخانەیە من میلیۆن دەدەم ئەو پرتوکخانە ئەو کتاب بۆم بێنن یعنی ئەوە زۆر بەس مشکلەی مەزن حەقیقەتەن یعنی جڤاکی ما یعنی من بەری 18 ساڵ من چوومە ئەوروپا من توقعی نەتکرد یعنی من فکری دکرد ئەنو کەسێ مەیل ئەوروپا عاقلی وانە باش بووە یەک پرسیار بوو بە کوردی 18 ساڵە تۆ لە ئەوروپا بەڵێ خێزانی کورد هەیە لەم 18 ساڵە کە تۆ چویت بەڵێ لە هەمان شوێنی فکری خۆیان ئابنە تا ئێستا چکە 18 ساڵ ئەوروپا زۆر پێشکەوتووە لەم 18 ساڵە وڵاتی نەروێژ حیسابی وڵاتی نەروژ و سوید ئیسکەندناڤیا من کارم بۆتە بێژم ئافرەتی کورد هەیە تەلەفۆنی من کردە من 5 دقا بەرسیوی ئەودایە ئەو مەسەلە نەعایدی منە ئەو مەسەلە عائیدی دکتۆر خانیە مەسەلی علم النفسە و نەیشێ منە گوتیە ناوە چاوە
5 دقة من برسفدا من 25 دقة جدال ونقاش دكم أواحس تعوى نتعوى دايو قوتا من قو تو نشيخي طق وداني أما قول راس من نشيخ أجر من شيخك درست بهم أجر من شيخك حقيقي بهم خشكي من ولا أوات شعبة وهالشعبك يزور مزنا بخير يخو $1000 بشينا كونتي ومن بوتا ايش درس دكم ان شاء الله داوای شتي تريجنا بله او زور جي جواكي مدى تشيبو مسألة ناموس وشرف جي بخجر برا ما يخسر برا دكتور بو بيكانيتو مش قلتي او من بابويا كتكلم انا قصيد وانا كان امضي منا وبرجينا كان صالح هاي صال فكر كدنو خنو وبياوانا بجواني يجني بوي باش اخر ما بزانين بچي بيكاني دي هرشتا نوسيدو بيكاني دي تاكي خزان ما تشوين بو شازاده محمد لورستان اما هاد بويا تشوينو تيان بابچين شازاده محمد يجبيني شازاده محمد يجي كلا امام زاده كان كارم بأونية بو كسانة بدورية باش باب زانين بلين أو شنا بلين وكو مرقة باش يعني خوينا معه خوي زوفة وتكرر رنا حرب بياوكي زور باش يا خراب من أوهن نازل باش كارم بكسيكو ولا شازادة ممدعاتي شرخي كدانا ولا سر شرخة كم مومي دا عجرسان باش أو كاتا بولي إمرو بيجن أي 2000 دينار بدا موميك داغر سينو أرزوكو بي أجي ئەو نەمۆم لەوێ داگیرسیا و تاویاوە ئەو نەمۆمی تاویاوە لەسەر چرخەکە و هەر مۆمی دانەوەی تاوانە خێزانم 2000 دا پێی وتی دوو مۆم داگرسێنە یەکێ بۆ من یەکێ بۆ خۆ ئارەزۆم کە لەم بەدبەختیە خلاص بووی منیش ئارەزۆکەم لەو بەدبەختیە خلاص بووی بەشکەویکێکیان بیگرێتەوە وەنیە لە ڕاستیە ئێمە بەعزێ وەخت پێویستە درۆی کاورا نایەژین درۆکەی وەلی بێدەنگەوێنیتەوە وازانی ڕاستی کردێ با چیرۆکێکی بچووکتان بۆ بگەڕێنمەوە ژنێک لە شوەکەی شتێکی بینی و شتەکە بێوەفایەکی ئەوەندە خراپ و گەرەکی و لێی جیابێتەوە شوەکەی چیاتون بۆ لای من و ئیتر هاتنە لای من و ئەمە ڕاستیە ئەمە ڕاست ژنەکە زۆر دڵی پێوە و ئەم شتە کە بینیەسی جۆرە پینە بکرێت چون مناڵی بوو شوەکەیکی پیاوێکی خاص و غەڵەتێکی کردو بەڵام هەرچێکی کرد شتەکەی تر خۆی هاوردی و بە تۆمار هاوردی و ڕێنە و بێژێن نییە خۆی ئەیوب بەخوا ئەم پیاوی منەیە دوعایان تێکریا دەرمانیان داغاپی پیاوانەوە پیاکەی گوێی پێ و تی بەخوا دوکتر ڕاستەکە بەخوا من جن دەسی لێوەشان بۆ ئەو چاکە وایە ئەی هاواردا ئەی من چی بکەم ئەگەر هێژم وان نییە و وا ئەشە بیان شێوێنم ئێمە لە دەروونناسیە بۆ دەرمانێکێکیان حەلی مەسئلەکە حەلێکی علمی بۆ بزینەوە یەکێکیان لابردنی حەماسە کەس یەکێکشیان باوەڕێلی کەسەکە خۆیە بزانین هەلە چ دینێکە هاتێ لە لای من دەروونناسیەکە هەرکیان باوەڕیان بەو شتە هەو غەڵەتەکەی پێپینەکەن من جارێ نایەژم نییە بۆ وێژم مامۆستایان دەروونناسان بڕێک کات چون تۆ دەروونناس وەکو ئائین نییە لە ڕووی ئائینی کەسەکە دەروونناسیەکەی چون هەرکیان بڕوایان بەو شتە بوو من بۆ تەبابوو نەقەش هەلی قەزێکاکە بەڵام وەختێ چوو پیاوەکەیم بان کردوتم ناجنس جن وە لەکوێ مێردەزمەوە لەکوێم درۆچی و کردو من لەبەریەوە ئیشەکەڕێکی بێ بەخوا جاری تر هەڵیێنم لێ هۆشی بێ خۆ کۆکەرەوە ئەمە یەکێ لە شتەکانە مردم زۆر کات پرسێکە بە ئەمریکن بۆ ئەوە نایکەن وڵامیان بدەینەوە بۆەوە ئەیکەن وڵامەکەیان تەئید بکەینەوە ئالویا ئێمە خەتاکەین کابرا هاتە گەرەکی مامەڵەیە بکات تۆ بێژی پێی مەیکە هەرەیکە چەند خۆشە تۆ بێژی پێی بیکە من ناژم ئێمە ئەبێ ئەو کارە بکەین ئەو خۆیکی ئەزانێ من ناژم پێی بۆ لای من نایە بۆ لای تۆ تێ ڕەنگە بێژی وا بکە زۆر کات ئێمە ئەو کەسانمانە خوێنەواریان کەمە غەڵەتیان زۆرە ڕەنگە خۆمێکێ لەوانە بم کەسەکە دەست بژێری منەکە بۆ پرسیارەکە لە من بکە ئازانێ من ێژم وایە وا تۆ ێژیتی یا لەبەر دڵی ئەو یا لەبەر بێسەوادی خۆم یا لەبەر پارەیەکە پێمی ئەدات هۆکارێک وا لەو بینەوە من ڕاستیە خەمە ژێر پێ و کابرایش بەڵگەیەکی دەستکەوت چوون پرسیاری دکتۆر محەممەد خانیم کروتی وایە نمونەیەکی مدوتم من خۆم کەوتومەسە ئەو مووقفەوە بەڵام یێڵامە ئیشەکە حلوە کابرام بان کراوتمەیتر لەم درۆ کەڵ ئەمە حەلی کردم درۆێ بەڵام درۆکەچیان نابێت باشە تەسیر ئەمە هۆکاری دواکەوتنی وڵاتە ئەمە یەکێک لە هۆکارەکانەکە وتم وەکو گشتی تماشایکە من لە دانیشتنێکی هاودەنگی زانکۆ و حەوزە ینی مامۆستایان و مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی دینە ئەو وەختە وەکو ئیدعایە گوتم من هیچ کەس نابینم مقلد دوێ هەموو کەس مجتەهدە مامۆستایانی ئاینی ئیجتیهاد بە قورئان و حەدیث و بە عەقڵی خۆیان و قیاس و ئەمانەکەن
مردمی گەڕێکیش ئجتها دەکەن ئەم چوار مامۆستا هەن 1 و 2 و 3 و 4 منیش پرسێکم مەس حەز دەکەم بێژنە حەڵاڵە ئەزانم ئەمسیانیانە ناژن حەڵاڵە ئەمیانەیەژێ حەڵاڵە ئجتها دەکەم بۆ ئەوە بگەیم بە حەڵاڵ پرسی ئەمسیانە نەکەم پرسی ئەمەیان بکەم ئێمە خۆمان کڵاوبەرداری ئێمە خۆمان فێڵەکەین لە خۆمان کەسێکی چه یارمەتی فێڵکردنەکەمان پێ بکات بۆیە تکام ئەوەیە باشترین ڕێگە بۆ دەربازبوون لەمە ئەم گفتوگۆ یەکی کێسی خوێندنەوەس ڕۆڵ هەڵگرتنە باوەڕەکان تەبا بکەینەوە بڕێچت بەم شتانە جێ باشە قورسە ئەم شتە قورسە بۆ کۆمەڵگەیەکی کوردی خۆی لەم ینی ئێمە بە درێژایی ئەم مانگی ڕەمەزانە باسی ئەم دەرداناکە قورسەش بەرگۆ زۆر کەسی هەیە مستەفیدی ئەو کارە بەڵێ زۆر قرسە لەبەر ئەوەی شتەکە بووە بە کولتور کە شتێک ئەبێ بە کولتور ها لە ناوی دڵی هەموو کەسەکانە بۆ سڕینەوەی ئەوە ئەبێ لانیکەم بە ئەندازەی نسڵێک لەو کولتورە تۆ هەوڵ بدەیت نسڵێک لە کولتورێک 20 ساڵە ئەبێ 20 ساڵ ئێمە هەوڵ و تێکۆشانمان بێتانەوەی نوێ پێگێت ئەگاتە ئەم قەناعەتە ئالەم جێگەی من و تۆ دانیشەیت لەو قسانە نەکا ئێمە ئێستا هەروکو باوکو دایکمان بیرەکەین و لە تاریکی شەو و مێردە زمەوجن نەخێ دەی 20 ساڵ جیاوازیمانەتەکی باوکو دایکمانان نەوەی داهاتوشمان ئەی ئەگەر ئێمە بێدەنگ وایین باوکو دایکشمان بێدەنگ وایەن بۆیە ڕۆڵی ئێمە ئەوەسە بە میلیم ئەم ئەقلانیەتە بووینە بەرەوە هەرچێک ڕۆژ بە ڕۆژ لە عەلما لە زانستا باشە بابەتەکەمان پێچ پێ کردەوە بۆ کۆمەڵگە سوچی چێ ینی تاوانی چەیە کە ئێمە هەر لەم شوێنە ناماوینێتەوە دکتۆر وتی بەشێک لەو خەڵکانە مستەفیدن مەسەلەن بەشێک لەو کەسانی کە خەڵک ڕاوێژیان پێکا مستەفیدن کە چاوپیسی بە لێزەر و بە قەناس و نازانم بەچی نەکات سوچی چەیە من ئێژم بەگشتی ئەم بابەتە تۆ ناوبنە کولتوریش ناوبنە کۆمیونیکیشنێک گفتوگۆیەک گفتوگۆکە سێ بڕگەی هە بێژەر گوێگر بابەت باشە ئەبێ بێژەر زیرەک بێت گوێگر زیرەک بێت بابەت ئیسلاح بێت تۆ بابەت ئیسلاح کە گوێگر هەشتا گەمژەوێت بێژەری هێشتا گەرەکی وە غەشێ بکە فێڵێ بکە ئێمە ئەمە ناتوانین بێژەر خۆ یەک نەفەر نییە کۆمەلگای کوردیە لە کۆمەلگای کوردیا 2 نەفەر ڕۆڵیان نەگۆڕەیە کیان گوێگرەیەکیان بێژەرە سعاتێکی تر ئەوە کە گوێگرەوە ئەم بێژەرە بۆیە ئەبێ ئەمە بە وردەوردە لە پەروەردەوە لە میدیاوە لە سۆشیال میدیاوە لە دانیشتنەکانی شەوانەوە لە لای مامۆستایانی ئاینیوە لە لای فیلسۆفەکانەوە لە لای ئەندازیارەکانەوە لە هەر کەسێکە ئەقلانیەت گەشەکە ئەم بابەتانە بابەتی ئەقلانین دین ناتوانێتەکی ئەقلانیەتە یەک نەگرێتەوە چون شتێکە ئەقل قبوڵی نوێت من تەنیا شتێکە پێم دریاوە کە بتوانی داوای تەکلیفم لێ بکەی ئەقل لە من بسێنەوە بزانم کام تەکلیف لەسەری منەمێنێ ئەقڵی ئەمڕۆژ ئەقڵی دوێنێ نییە ئەقلێکە 100 ساڵ 300 ساڵ لەمەوە بەردبووە بیرکارێکەکەی جۆرێکی ترەوە هەر ئیسا من بۆ چاومێژم من 75 ئەو شتەی ئەقلم ئیشی پێکا بە چاومەریەگرم لە ژینگە چاوی من ئێستا بە جەیمز ووب تماشاکە لەوبەر بە هابڵ تماشایە کرد جیهان سێ هێندەیتر گەورە بووە ئەقلێکە لە جیهانێکی سێ هێندەیتر گەورابێ بە شێوەیەک تریشەکە ئەقلێکە بیرکاریەکەی بچووکووە فیزیاکەی بچووکووە کیمیاکەی بایۆلۆژیەکەی هەر احتیما دەکاتە سەر چاوپیسی ئێستا ئەم ئەقلەی کە ئێستا گەورە بووە وەختێکانە تێ ئیش بکە وەختێ تێ گفتوگۆ بکە ئەبێ بتوانێت مخاتبەی ئەقلانیەت بکە وەختێ مخاتبەی ئەقلانیەت کرد دین ئەبێ ئەقلانیەت بەرچاو بکات دیندارە بێ بەرچاوی بکە مامۆستای ئاینی فیتەر مامۆستای زانکۆ هەموو ئەگەر ئەقلانیەتیان بەرچاو کرد ئەقلانیەت منتقێکیەیە ئێمە ئیسا دەستپێکی ئەم بابەتە منتقێکمان نیشاندا کە ئەگەر چاو بووە ئەبووایە 1 و 2 و 3 و 4 خەڵ ڕووی بدایە لە عالەما ڕووی نەدا بەس ئەمانە خۆیانیژن ڕوویاندا بەڵگەی سەلماندنیان دەستخۆش ئەگەر دو ئامۆژگاری و هەبێەوە گفتوگۆکانەوە نەخۆشە کاتەکە زۆر سەری ئەڕوە ئەگەر دو ئامۆژگاری هەبێت لەباری چاوپیسیەوە چی بە خەڵکەڵی بە 30 سانیە وڵی من ێژم ئەگەر گەرەکتانە ژیانێکی دروست بکەن واز لەم بابەتە بێرن چون بەڵگە نایسەلمین دەستخۆش دکتۆر تۆچیەوە بەڵێ من ملەترە دەبێژم ئەو مەسلە گرێدای قورئان و حەدیثی پێخەمبەری خوایە دەمی گومل قورئانی پیرۆز مەیزە دکن ئەمووی حەقیقەتی دبینن قرآني بيروز بحث دكي ود كثير من أهل الكتاب لو يردوكم عن إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم زور كسهبون أهل الكتاب بون حز ذكر حسودي قوون ترك إيمان بكن ترك إيمان بون
ترکی ئیمان نەبوو دێمەک ئەو بابەتێکی غەڵەتە ئەو بابەتێکی دووری عەقلە دناف جڤاکی موسڵماندا وەلەو مە سونی نەژی دناف جڤاکی موسڵماندا مەزهەبێکی کامل هەبوو ji بۆ قیمەتی عەقل مەزهەبی ئیعتیزال نما اعتزال نحم وتشتوي غلط بو قيمتي جو عقل بدنا انسان هو يكي امل عقل ما يزبكن دەستخۆش یعنی هەتا نزیک بینەوە لە عەقڵ دوورەکەینەوە لە خوراف بێگومان ئەو دوورکەینەوە لە عەقڵ نزیکە بینەوە لە خوراف بێگومان ئەو کارێکی گرانەژی ژێ حکوومەتجی تێخواستن مەسەری مراقبەی مامۆستای ئاینی ئەوە زۆر گرنگە باش من وازانم مەوزوعانە دوو پایە هەیە گەرم دوو پایە بڕوخێن کۆتایی پێدێت یەکێک لە بابەتەکان بابەتی ئەوەیە کە کۆمەڵی خەڵکی ئەوێ هەموو شتێک بزانێ هۆکاری هەموو شتێک هەنێ جارەیە کۆمەڵە شتێ لە ژیانە ناتوانانی هۆکارەکەی بزانی کە هۆکارەکەی نەزانی ئەوێت جوابێک وەرگێ کاتێک کە هیچ جوابێنێ کەسێک کە بێت تێت لە پشتی حەقیقەتەوە قساکاڵێکا کە ئەوە جند کردی ئەوە چاو کردی ئەوە چی کردی دڵی پێ ئارام بێت وڵی دەیت ئەوە چاوەکە بوو نەسیحەتی تۆ چیت زۆر بە کورتی 30 ثانیە نەسیحەتی من ئەوە خاڵی دووەمیەتی کە باسەکەم بابەتی ڕەشبینیە ئینسان لە ژیانی ڕەشبینەوە دوای ئەم شتانە ناچ لەبەرەوە هەوڵ بدەن لە ژیان گەشتبین بن هەموو شتێک ڕۆشن ببینن هاوڕان لەگەڵەوەی کە کۆتایی بەردامەکە بڵێم خەڵکی ڕەشبین و دواکەوتوو کەم دەسەڵات احتیما دەکاتە سەر ئەو بابەتانە هاوڕان من وازە منیش هەروازان باشە منیش لە کۆتایی ئاڵێم بە کوور دەڵێم بە بینەری ئەم بەرنامەی ئاڵێم لە ڕوودا و ئەگەر خۆت بە دواکەوتوو پەرژینێکی قایم بێ کەم عەقڵ و خۆ هەڵواسراو بە خوڕافەوە زانی بڕاو بەو بابەتانە هەبێ هیوادارم شتێکمان کرد بێ شەوێکی خۆش.